هەژاریم ناسی کەتێک دەبم بە پیا و لە ناوی دەبم. ئەمە بەڵێنێک بوو کە کوڕێکی هەژاری هەرزەکار بەخۆیدا. ئەندرۆ کارینگی لە ساڵی 1835 لە خێزانێکی هەژار لە سکۆتلەندا لەدایک بوو. دایکی لە کارگەیەکی دروستکردنی پێڵاوکاری دەکرد و باوکیشی لە کارگەیەکی بەرهەمێنانی خوری کاری دەکرد. لە کاتێکدا خێزانەکان هەوڵی ژیانیان دەدا شۆڕشی پیشەسازی دەستی پێکرد. هەندێک لە کارگەکان پێویستیان بە کرێکاری زۆر نەما، بۆیە دەستبەرداری زۆربەیان بوون. بەو شێوەیە دایک و باوکی ئەندرۆ کارەکانیان لەدەستدا. باوکی ئەندرۆ بۆ باشترکردنی ژیانی خێزانەکەی بڕیاریدا بەرەو ئەمریکا کۆچ بکات. بەڵام ئەو پلانەش نەیتوانی خێزانەکە لە هەژاری ڕزگار بکات، بەڵکو بەهۆی بێکەسیانەوە ئازارەکانیان زیاتر بوو. وەیە ئەندرۆ ناچار بوو کە واز لە قوتابخانە بهێنێ و دەست بەکارکردن بکات. سەرەتا بە پاسکیرێک کاری نامەبەری دەکرد. لە ماوەی هەفتەیەکدا $1.20 بەدەست دەهێنا. بەڵام لەگەڵەوەشدا ئەندرۆ سوور بوو لەسەرەوەی کە بەسەر هەژاریەکەیدا سەر بکەوێت. هەمیشە بەوانەی چواردەوری دەوت هەژاریم ناسی کاتێک دەبم بە پیا و لە ناوی دەبم. ئەندرۆ لە کارەکەی تا دەهات زیاتر خۆی ماندوو دەکرد، تا ئەو کاتەی کە پلەی بەرزکرایەوە بۆ سکرتێرێک لە وێزگەیەکی شەمەندەفەر. لەوێ فێری ئەوە بوو کە چۆن کۆمپانیا و دامەزراوە گەورەکان بەڕێوە دەبرێن. وردە وردە گەیشتە ئەوەی ببێتە ڕاوێژکاری بۆرسە. لە کاتی گەنجێتیدا جەنگی ناوخۆی ئەمریکا سەری هەڵدا. ئەوەش بۆ هۆی ئەوەی کە خەڵکانێکی زۆر کارەکانیان لەدەست بدەن. بەڵام ئەندرۆ توانی ئەوە بە هەل بزانێ و بیقۆزێتەوە. تێبینی ئەوەی کرد کە پردە تەختەکان بەهۆی جەنگەوە زوو گەڕدەگرن، بۆیە بڕیاریدا کە پردی ئاسنین دروست بکات. بەو شێوەیە لە ساڵی 1875 کارگەیەکی ئاسنی دامەزراند. ئەندرۆ دواتر توانی گەشە بە کارەکەی بدات. بەو شێوەیە سامانەکەی تا دەهات زیاتر دەبوو، لەبەرەوەی ئەو سەردەمەی کە تێیدا دەژیا سەردەمی پیشەسازی بوو. ئەندرۆ لە کۆتایی 60ەکانی تەمەنیدا هەموو کۆمپانیاکانی بە بڕی $480 ملیۆن فرۆشت و خۆی خانەنشین کرد. ئەندرۆ دوای ئەو هەموو هەژاریەی کە چەشتی و ئەو هەموو نەهامەتیە کاتێک کە بوویە خاوەنی ئەو هەموو سامانە هیچ پارەی بۆ خۆی هەڵنەگرت و هەمووی دەکردە کاری خێرخوازیەوە. تەنانەت چەندین قوتابخانە و کتێبخانەی دروست کرد تاکو هۆشیاری بڵاو بکاتەوە و لە ڕیشەوە هەژاری لەناو بەرێت. ئێستا تۆ پێم بڵێ ئەگەر تۆش بەسەر هەژاریدا سەرکەویت چ شتێک دەبەخشیت؟